لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی دەرچوونی جۆ بایدن لە هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ئەمریکا لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە لەسەر ئاستی عێراق جۆرێک لە کاردانەوە دروست بووە. بەرپرسانی کورد بە ئومێدەوەن لە سەردەمی بایدندا پرۆژەی بە هەرێمکردنی عێراق بخرێتە بواری جێبەجێکردنەوە و عێراق بۆ 3 هەرێم دابەش بکرێت. خۆی کاتی خۆی بایدن وتارێکی نووسیوە لە ڕۆژنامەی نیویۆرک کە باز لەوەکە ئەو کاتە تونندوتیژی لە عێراقا زۆر بوو، باز لەوەکە کە تەنها چارەسەر بۆ عێراق ئەوەی عێراق ببێتە 3 هەرێمی کورد و سونە و شیعە. ئەڵبەتە ئێستا کە ئەبێتە سەرۆکی ئەمریکا جیاوازە، چونکە استراتیژی ئەمریکا جێبەجێیەکە. ئەگەر ئەو بیرۆکەی بایدن پشتیوانی لێ بکاتەوە جارێکی تر بێگومان بە قازانجی گەلانی عێراقشکێتەوە، چونکە ئەگەر عێراق ببێتە 3 هەرێم جۆرێک لە سەقامگیری دروستە بێش نواکەکی نەتەوەی و تایفی کەمترە بێتەوە لە عێراقا. بۆیە عێراق من خۆشم پێم وایە تا نەبێتە 3 هەرێم سەقامگیری یەکجاری بەخۆ نابینی. عەرەبی سونە کە تا پێش ساڵی 2023 لە عێراقدا باڵەدەست بوون و شەڕی یەکپارچەیی عێراقیان دەکرد، بەڵام لە ئێستادا خەونی دروستکردنی هەرێمێکیان بۆ سونەکانی عێراق هەیە. لە کاتێکدا تورکمانەکانی عێراق کە دابەش بوون بەسەر ناوچەکانی عێراقدا دژی دابەشکردنی وڵاتن. هەر سیاسەتی بەرەی تورکمانی عێراق لە پێشەوە ئەو بووە یەکایەتی و پێکەوە ژیان و بە پێکەوە ژیانێ هەموو نەتەوەکان و هەم پێکاتەوەکان لە ناو عێراق. بۆیە ئەمە لەواتێ سیاسەتێک بووە یاخود پرۆپاگەندایەک بووە بۆ ئەو هەڵبژاردنەی کەوا ئەنجام درا. ئێمە وەکو بەرەی تورکمانی عێراق لەگەڵ ئەوەیان عێراق یەک بمێنێتەوە هەموو بە پێکەوە وەکو برا لەژێر یەک خەریتە و یەک چەتردا بژین. چاوەکان لەسەر جۆ بایدن دەگەڕێتەوە بۆ ئەو بیرۆکەیی کە پێشتر هەی بووە بۆ دابەشکردنی عێراق لە سەردەمی ناسەقامگیری ئەو وڵاتەدا. لە کاتێکدا هێشتا ڕوون نییە مامەڵە و سیاسەتی بایدن لە حاڵەتی گەیشتن بە کورسی سەرۆکایەتیدا چۆن دەبێت بەرامبەر بە کێشەکانی عێراق. ئێمە بە ئومێدەوە ئەڕوانین لەوەی کە ئەو 3 هەرێمیەی کە بۆ عێراق پێشنیاری کردبوو پێشتر لە زەمەنی خۆیان جێبەجێ بکە بۆ ئەوەی ئەو خەونە لە مێژینەی خەڵکی هەرێمی کوردستان بێتە دی، بۆ ئەوەی ببێتە هەرێمێکی سربەخۆ و هەرێمێک کە بتوانێت ئیداری خۆی بکاوە ئەو خەونە دێرونی لە مێژیی کە هەیەی بیێنێتە دی. جۆ بایدن بەو پێی پێشتر بە چەندین قۆناغی بەرپرسیارەتیدا تێپەڕیوە و مامەڵەی لەگەڵ بەرپرسانی عێراقدا کردووە، شارەزایی لە دۆخی عێراق و ململانەکانی ئەو وڵاتەدا هەیە. بۆیە لە ئێستاوە چاوەڕێی شێوازی مامەڵەکردنین لەگەڵ کێشەکانی عێراقدا. بۆیە هیوا خوازین کە لە سەردەمی فەرمانڕەوایی بایدندا هەم سەقامگیری زیاتر لە ناوچەکە گەشە بکە و کوردیش بتوانێ لە شارەزایی و پەیوەندیەکانی لەگەڵ بایدن بۆ بەرژەوەندی خۆی زیاتر بارودۆخەکە بشکێنێتەوە. مامەڵەی ئەمریکا لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بەرامبەر میلیشیاکان توند و پشتیوانیکاری حکوومەتی عێراق بوو. لە ئێستاوە چاوەڕوانی ئیدارەی نوێی ئەمریکا دەکرێت لە چۆنێتی مامەڵەکردنی لەگەڵ دۆخی پڕ لە کێشمەکێشی عێراقدا. میلیشیاکان ئومێدەوارن ڕێگەی دیبلۆماسیان بەرامبەر بگیرێتە بەر، شەقام و بەشێکی تر لەلایەنەکان خوازیارن مامەڵەی توندی ئەمریکا لەگەڵ میلیشیاکان بەردەوام بێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.